بەڕێوەچوونی ڕێوڕسمی جژنی قوربانە لە شاری هاریسنبرگ لە ڤێرجینیا. لەم مزگەوتە کوردی مسلمان و هەروەها پێکهاتە مسلمانەکانی دیکەی شارەکە بەیەکەوە بەشداریان لە ڕێوڕسمەکەدا کردو. ئێمە لێرە کوردەکان هەمومان ساڵانە دین نوێژی جەژن دەکەین لێرە و جژنە پیرۆزەش ڕێک دەکەین یا لە ڕۆژی جەژنان یا لە ڕۆژێکی دواتر هەمومان بەیەکەوە کۆ دەبینەوە لە پارک بەیەکەوە جژنە پیرۆزە دەکەین بەڵێ هەروەکو نەریتی ئیسلامەتی و قوربانیش دەکەین و یەکتر دەبینین و سەردانی یەکتر دەکەین و بەم بوونەوە ئەمن جژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی جیهان دەکەم و بەتایبەتی لە خەڵکی کوردستان و کوردانی دەرەوەی وڵات و بەتایبەتی کوردانی ئەمریکا و شاری هەرسنبۆرگ. لە دوای تەواوبوونی نوێژی جەژن و گوتاری جەژن دواتر هەمیان پێکەوە دەستیان خستە نێودەستی یەکدی جەژنە پیرۆزیان لە یەکدی کرد و داوای گردن ئازاییان لێک. جژنی قوربانە لێرە و خەڵک لێرە زۆر مەشغوڵە کاتمان زۆر نییە بۆی هەموو بێکەوە بینجام ڕۆژی جەژنانە زۆر تایبەتن بۆ ئێمە و بۆ عیلەکانی کوردەکان لێرە پێخۆشحاڵم بۆ هەموو خەڵکانە لێرە جەژنە پیرۆزبای لە هەموو کوردستانەکەم لێرەشە و پێخۆشحاڵم. هاوشێوەی کوردستان ماڵباتە کوردەکان خواردنی تایبەت بە جژنیان ئامادە کردووە. لەم جژنەدا خێزانەکان بەیەکەوە کۆ دەبن. ماڵی مامۆستا محەممەد لە ساڵی 2000ەوە ڕوویان لە ئەمریکا کردووە. هەموو جژنێکیش بەم شێوەیە بەیەکەوە کۆ دەبنەوە و جژنە پیرۆزە لێکدی دەکات. پێشان زیاتر خەڵک هاتچۆ یەکدیانە کرد لە دوای نوێژی جێژنێکە نوێژی جێژنیانە کرد لە مزگەفتێ هاتوچیانە کرد بەڵام بەهۆی پەیدابوونی کۆرۆنا کەمێک دوورکەوتنەوە خەڵکەکە لێک بەڵام ئەوە ئێستا دەستیان پێکردیتەوە کە ڕۆژی جێژنە یان دوای جێژنێ بچن لە پارشی کوردەکان کۆ ببنەوە بۆ ئەوەی جێژنانە لە یەکدی بکەن. بەیانی زوو هەرستین و شیوەکان لێ نین و بمانەوێ ئەچینە نوێژی جێژنێ و دێن و پێشی ئێستا هەر ڕۆژە جێژنان ئەوە نەکرد و نان نەخواردووە پاشنوێژەکەی ئەچینە پارچی هەمووی جێژنانێکا و ئێک دەبینی و ئەی سەردانی خەڵک بۆ لای یەکدی چۆنە لە جەژنان سەردان ئەەکەین بەس جاران زیاتر وێ ئێستا بەهۆی کڕۆنێک کەم بوویتۆ ئەوەش داشیان نایە ینی بچنە پارچی ئێک ببینن ئەوەشیاندان. لە شاری هاریسنبرگ نزیکەی 300 ماڵباتی کورد هەن. کۆمەڵگەیەکی کوردی بەهێزیان بەیەکەوە دروست کردووە. بڕیاریشە لە دوم ڕۆژی جەژن زۆربەیان بەیەکەوە لە یەکێک لە پارکەکانی شارەکەیان کۆ ببنەوە و جەژنە پیرۆزە لە یەکدی دیار کوردە ڕوودا و ڤێرجینیا.